لە ماوەی ئەو سێ ڕۆژە سێ بار هەڵگری تەواوەتیمان ناردووە و لە بەردەوامیشدا بار هەڵگری نوێ بەڕێ دەکەین لە دوای ڕاگەیاندن کەمپێنەکە کە ئەمڕۆ سێم ڕۆژێتی تاوەکو ئێستا هاوکاری دارایی و کەلوپەل و خۆراک و جلوبەرگ بە شێوەیەکی بەرچاو بەدەستمان گەیشتووە تاوەکو ئێستا لە بەردەوامبوونیشدایە دەتوانم بڵێم داراییەکان زیاتر لە 120 تا 130 میلیۆنێک دەبیتن کەلوپەل و خۆراک و جلوبەرگەکانیش تاوەکو ئێستا لە ماوەی ئەو سێ ڕۆژە سێ بار هەڵگری تەواوەتیمان ناردووە و لە بەردەوامیشدا بار هەڵگری نوێ بەڕێ دەکەین. زۆر باشە دەبینم ئەژی خان بەشێک لەو خەڵکی کە هاوکاری دێنن یا جاج کۆمپانیاکانە چاکەس دەوڵەمەندە بە بار هەڵگرشت دێن ئەوان چۆن ئەگەڕوونی بکەوە ڕاستی ئەوانە پێشوەختە پەیوەندیمان لەگەڵیان دەبێتن داوا دەکەن کە بەو شێوە دەتوان هاوکاری بکەن بە شێوەیەکی ڕێکخراوە و پاکێجە ئەگەر لە بۆ کار ئاسانی گۆ باشتر بیتن لێرانە یان ڕاستەخۆ بەڕێ بکرێت لە بۆ شوێنی مەبەست بە بەردەوامی لە هەماهەنگیدان لەگەڵیان لە بۆ کار ئاسانیکردن تاوەکو بە زووتری کار بگەوێتە شوێنی مەبەست. تاوەکو ئێستا وتت سێ بار هەڵگرڕۆیشتووە ئەمڕۆ بار هەڵگری کە دەڕۆ بەڵێ بە دڵنیاییەوە لە ئێستادا بار هەڵگرێکیتەوە بەڕێوەی بتوانین بەشێکی ئێرانە بەڕێ بکەین بە بەردەوامیش لەگەر بار هەڵگریتکە کە لە کۆگاوە ئەوانەی کە پاکێجکردن یان پێویست پاکێجی دەکەن و دەنێردرێت. باشە ئەگەر لەبەردەست دابێتن ئامارێک زۆرترین کەلوپەل یاخود بابەت بابەتێک هاتووە تاوەکو ئێستا هەرو خۆتان ئاگادارن لەبەر ئەوەی لە وەرزی زستانن هاوڵاتیانیش کە هاوکاریەکانیان پێشکەش دەکەن زیاتر گرنگی بە گەرمکەرەوەکان دەکەن لە سۆبەیە لە بەتانیە لە جلوبەرگا و پێداویستی منداڵان لە شیر و دایبیە